بولبولی باڵشکاوی وەختی گوڵم هەر شەپۆلان دەدات دڵی لە کوڵم کوردی بەندی بەیانی نەورۆزم گڕی گرتووە دەرونی پرسۆزم مغی بێ ئاگری شەوی ئەڵدام چاوەڕێی چارەنووسی ناپەیدام کەوی بێدەنگی نەوبەهارانم گوڵی بێڕەنگی چاو لە بارانم کونجی جێژوانی چۆڵ و خامۆشم سێبەری نازەنینی ڕەشپۆشم دەستی بەربووی کچی گەڕی شاییم هەستی خنکاوی لاوی سەوداییم کێلی گۆڕی شەهیدی گومناوم تاکەداری کڕووزی بێ ئاوم دەفتەری شعری شاعری ڕوتم شەمعی سەرگۆڕ و داری تابوتم کونی گیراوی کۆنە شمشاڵم خەونی ئاڵۆز و خاتیرەی تاڵم ژیلەمۆی ئاگری بەیانانم باوکی فرمێسکم و کوڕی ژانم باڵە سوتاوەکانی پەروانەم شوشەبادەی بەتاڵی مەیخانەم چڵە ڕێحانی دوورە دێراوم سازی ناسازی هەڵپەسێراوم تکە ئاوندی سەرگەڵای زەردم خەستە و دەردەداری چی دەردم ئاخرین تیشکی خۆری پاییزم شاعری پیری تووڕە و زیزم چۆن دەتوانم بە تۆ بڵێم من چیم خۆم گومانم هەیە کە هەم یانی دەستان خۆش بێ بەڵێ خۆشەویستانم ئەمڕۆ بەرنامەیەکی تایبەتمانەیە قەلەندەرخانە لە سروشتە جوانەکەی کوردستان لەسەر شاعری جوان پەرست مامۆستا هێمن گفتوگۆ و تاوتوێی هەندێ باس و بابەت و بیرەوەریەکەین ئەویش بە میوانداری هاوڕێی مامۆستا هێمن و نووسەری خۆشەویست مەلا ڕەسووڵی پێشنماز مامۆستاگیان بەخێر بێ زۆر سپاس خۆشحاڵین کە لەم بەرنامەی ئامادەیت هەیە و دەستە ڕەنگینەکەی خاتوونی موزیکشان شێوە شەماڵ شێوەکیان بەخێر بێ دەستی تۆش خۆش کاک حەمید بۆ شارە جوانە دەنگت خۆش بێ بەڵێ خۆشویستانم لەگەڵمان بن بۆ ئەمڕۆی قەلەندەرخانە تاوتوێ گفتوگۆمان تایبەتە بە مامۆستا هێمنی جوان پەرست مامۆستا سەرەتا بەر لەوەی هەرچیەک دەست پێ بکەم پێشتر ئاماژەت بەوەدا فەرمووت کە هەندێشتی تایبەت هەیە لەسەر ژیانی مامۆستا هێمن پێم خۆشە هەر ئەوە بینەرەکانیشمان ئاگاداری ئەوە بن مێژووی بنەماڵەی مامۆستا هێمن کە چۆن هاتوتە مەهابەت بەڵێ مامۆستا هێمن لە ئەسڵدا بە پیرەگەورەی خەڵکی گوندی چۆڕ کە لە مەریوانە لەوێ بوون تقریبەن چەند سەدەلەوە پێش حاکمێکی مەهابەت کە ناوی بەداخ سوڵتان بۆ ئێستا گومبەزەکەشیە لە پشتی ماڵەمە لە مەهابادا ئەو حاکمە دووسێشتی زۆر مهمی دروست کردون پردی سووری مەهاباد مزگەوتی سووری مەهاباد کە ئێستاژە و مزگەوتە زۆر مەشهورە بۆ ئەو مزگەوتە هەوڵی داوە باشترین مەلا لە کوردستان پەیداکە جەماعەتێکی بڵاو کردوونەوە بە کوردستاندا بە هەموو لایەکدا لەو گوندی چۆڕ نێوی ئەو مەلا جامیان بیستەوە کە مەلایەکی زۆر مەشهورە هێناویانە بۆ خۆی تا شاخی بەسری پێ دەڵێن لە خوار مەهابادەوە کاتە مەلا جامیە بێتە با پیرە گەورەی هێمن لەوێ ڕاهێناویانن وە لە نزیک مەهاباد لە ڕۆژاوای مەهاباد دوو گوندی داومێ بە نێوی داشتەمری سەرێ و داشتەمری خوارێ ئەو مەلایە تقریبان ئەو گوندە 9 کیلۆمتر لە مەهاباد دوورە کە کوێتی من لەدەی پێم خۆشە دانیشم هەمیشە دە 15 فەقەیە بووە ئەو مزگەوتە تاری کوڕونی بەیانان بۆ خۆی بە سواری ئەسپشتی وای هاتووە بۆ ئەو مزگەوتەی هەتا بۆ شەوێ نەچۆتەوە ئەوانە دوو بنەماڵن بنەماڵی ماڵە سەید جامیان پێ دەڵێن کە یەک خانەوادەن لەو ماڵە سەید جامی بنەماڵی شێخەل ئیسلامی کە ماڵە مامۆستا هێمنن بەڵێ بنەماڵەکان بەو شێوەی گەیشتوتە مەهاباد
مامسا بەس لەوە بکەین هاوڕێی و با بڵێن بە شێوە زمانێکی مامۆستا هەیە من دەربەدەری و زەمەنی سیاسی ئەمانە هەموو لەگەڵ مامۆستا هەیە من زۆرێک هاوڕێی وێزگەکانی تەمەنی بوویت. ئەمە پێشەوەی کە بڵێن لە حیزبی دموکراتدا یەکتر بگرینەوە یا کاتێک ئێمە لە دەورانی کۆماردا لە دوی سەرەتایی بوون و مامۆستای من ئەو دەم شاعیر بوو کەواتە وێزگەی ناسینتان تەنها ناو حیزبی دموکرات بنەماڵەوە یەکترمان ناسیوە چونکە هەردووکمان دەگەڵ بنەماڵی شێخی برهانی کە مامۆستای من هەم نەوەی وانە هەم زاوای وانە و ئێمەش خزمەتیمان دەگەڵەوە بنەماڵی شێخی برهانی هەبووە لەو دەمیەوە یەکترمان ناسیوە بەڵام ئەمە لە تقریبا ساڵی 1964 مە 63 هاتین بۆ ناو شۆڕش ئەیلول مامۆستای من لە 64 و 65 سات لەو دەمیەوە تا ئیلە ئاخرەکەی هەموو دەورانەکان بە یەکەوە بووین. بەڵێ کەواتە ئێمە بە تێر و تەسەلی باس لای یادگاری و خاطرە ئێواکەین بەڵام گەر کاک حەمید پرسیارێکی هەبێ نامەوێت بەشی کاک حەمید بخۆم ببوورە کاک حەمید. من ئەوەی پرسیارە بێگومان ئێوە مامۆستا هێمن لە جەنابتان گەورەتر بووە لە تەمەنیشی گەورەیشە بەو پێی کە جەناب دەڵێ ئەو لە زمانی کۆماری مەهاباتە گەنج بووە بەڵام بەڕێستان ئەو کاتە لە دوی ئیبتیدایی وەڵێ دوی سەرەتایی ئەو کاتێک کە ئێوە بوونە هاوڕێ کاتە چ زمانێک و سەردەمێک دیارەمە هەر لە دەورانی کۆماریشدا شاری هێمن و هەژاریمان بەگوێ دەگەیشت بەڵام بەشی زۆری دوایەوەی کە بەداخەوە کۆمارە ساوایەکەمان شکستی هێنا و ڕەهبەرەکانمان ئیعدام کران و لە سێدارە دران هەر لە خودی مەهاباد و دەوروبەری مەهاباد ئێمە دەگەڵ مامۆستای من کەوتین کاکەژار پەڕیوە ببوو ئاشنایەتیمان پێدا کرد لە زۆر کۆڕ و کۆمەڵ و داوە توشتیوادا یەکترمان دەگرتەوە و شارەکانیشی کە بڵاو دەبەوە ئێمە ئەوانەی بڵێن بەنەهێنی حیزبی بووین دەنێو خۆماندا ئەوانی زۆرتر نیشتمان پەروەرد بوون دەمان خۆستەوە و بەتایبەتی ئەمن کە کەسێک بووم بۆ لەبەرکردنی شێعر کەم ڕەفیقم هەبوو هیچ شارێک نەبووە هەر ئەندازە درێژ بوو بێ زۆر بوو بێ فلان بێ مجارێک نووسی بینمەوە چەندجارم خوێن بێتەوە لەبەرم نەکردێ تا ئەوە بۆ لەو دەورانەوە مەتێکەڵایمان هەبوو هەتا هاتوین لە 64 و ئەوانەکە بۆ شۆڕشی ئەیلول هاتوین هەتا ئیلە ئاخرەکەی و گەڕاوینەوە بۆ مەهاباد و ئینقلاب بەسەرداتوە هەمیشە پێکەوە بووین بەشی هەرە زۆری. بەڵێ ئەمە لە ڕسوڵ ئەو یادگاریانەی کە دەست پێکە با بڵێن مامۆستا هێمن جگە لە ژیانی سیاسی یەکێک لەو ناوبانگەی لە نێوەندی ئەدەبی کوردیا هەیەی ئەوی شەوێ بە شاعری جوانپەرست ناوی دەرکردووە. باسی سەرەتای ئەم نازناوە ئەگەر لە یادت بێت ئایا لە شعرەوە بوو یاخۆت سەلیقەی ئەو بوو بۆ سروشت بۆ جوانی بۆ کەسەکانی دەوروبەری مامۆستای من خەڵکی مەڵبەندێکە کە بە مەڵبەندی مکوریان ناسراوە مەڵبەندی مکوریانی لە کوردەواریدا بەڕاستی بە مەڵبەندی هوەر و موسیقی و گۆرانی و جوانپەرستی ناسراوە بە تایبەتی گوندەکەیان کە 18 کیلۆمتر لە شاری مەهاباد دوورە مەهابادیش کە ئێستاش بۆ خۆتان ئاگاتیان لێ جگە لە ناو نامبانجی کۆماری کوردستان هەر بۆ خۆی خودی شارەکە شارێکی سلێمانی بڵێن لە باشووری کوردستان چەندە نێو نێوبانجی هەیە بۆ هەموو نەوعێتەکانی مەهابادیش ئەوایە بۆ جوان و جوانپەرستیوانە هێمنیش کە زۆرتر لەو منتەقەی خانەقای شێخی برهان و شیلان هاوی و لاچینوانە کوڕە بڵێن شێخێک بووە و هێمن وەک بڵێن هێلکەی دووزار دێنە هەم ئاغا بوو هەم شێخ بوو بەڵام بە حەقەت ڕوحانێت و بۆچوونی ئەو ئینسانەی لایەنگری بە معنای کەلیمەی هەموو زەحمەتکێشێکی کوردستان بوو هەموو لێ قەوماویی کوردستان بوو لە شارەکانیشیدا بە تەواوی ڕەنگی داوەتەوە هەر ئەو سروشتەیە کە هێمنی پێگەیاندووە کە هێمن توانیوێتی هەم شاری دڵداری زۆر سەرکەوتوو بێ هەم شاری شۆڕژگێری زۆر تێدا سەرکەوتوو بێ هەم شارە پێشکەوتوەکانی کە خەت هێمن کمونیزم نەبووە بەڵام هێندێک شعری هەیە ئەتۆ پێ دوایە ئەوە لە قوڕی ئینسانە هەر کمونیست و چەپەکان هاتۆتە دەرێ. بەڕێستان باری باسی شاری مەهابادتان کرد بێگومان شێوەزاری مکریان ئەتوانین بڵێن ناوەندی ناوەڕاستی شێوەزاری مکریانەکەوێتە شاری مەهابادەوە خۆی ئەم شێوەزاری مکریانە ئێمە وەکو زمانەوانی کەوتونێتە هەڵەیەکی گەورە هەمیشە ئەڵێن سۆرانی و بادینی من پێم وایە مکری و کرمانجیە خۆی کە ناوەندەکەی شاری مەهاباتە
ئەو شێوەزاری کە زۆربەی ئەم ناوچانی چواردەوری ئێمەیت بە سلێمانیەوە کەرکووکەوە هەولێرەوە هەموو ناوچەی پشتدەر و هەموو سەقز و سەردەشت و بانەوە ئەمە مەریوان و ئەمە زۆربەی ئەو شارانە بەم شێوەزارە قسەکەن لەبەر ئەوە هێمن هەمیشە زمانێکی پارا و تایبەتی هەبووە لە شێعرا من حەز ئەەکەم بزانم ینی دەربارەی ئەوەی کاریگەری هێمن لەسەر زمانی کوردی بە لای بەڕێستانەوە چۆن بۆ وەکو ئەدەبیاتی خۆی چەند کاریگەری هەبووە ئەمە زۆر جارمان بیستووە چەند کەسێکی ئێمە کە خوێندنی ئەکاریمیشان نەبووە بەس لە حوزرەکان و گەڕان و شت کۆکردنەوە و خوێندنەوە متالعە وەدەستیان هێناوە ئیوە کاک مەسعود محەممەد کە ئەو دەمی مەسئولی کۆڕی زانیاری بوو بارەهامە لەگەڵ مامۆسای هێمن و دکتۆر قاسم و ڕەحمەتی مەلا عەبدوڵای حەسەنزادە دانیشتنمان لەگەڵیان دەبوو ئەو دەم ڕۆژنامەی کوردستان دوای ساڵی هەفتە بە ئازادی دەردەچوو ئۆرگانی کمیتەی مرکزی ئەمە کە مەقالاتی هێمنی بە تایبەتی مەلا حەسەنی قزڵجی زۆر تێدا بوو زۆر لە ئینسانەکانی وەک مەلا شکر و نووسرە زەبر بەدەستەکانی وێ دایان کورد ئێمە لەگەڵەوەی ئێوە کوردی قەدەغە بۆ تا ئێستاش قەدەغەیەنەتان خوێندووە بەڵام ئێمە ساڵەهای کوردی دەخوێنین ئێمە زۆر شت و پاراوی زمان و ڕێکوپێکی قسەکردن و نووسین و ئەدەبیات لە ئێوە فێر بووی جا بەحقەت هێمن تەسیری لەسەر هەم ڕۆژنامەی کوردستان هەم لەسەر ئەو مەقالاتانەی کە لە دەورانی کۆماردا نووسیوێتی و لە 12 بەرهەمی کە هێمن هەیەی ئەوەی کە تا پێشمردی خۆی بڵاو بۆتەوە تەسیرێکی یەکزار ڕووریداناوە لە هەمووی مهمتر وڵاتی بڵێن ڕۆژهەڵاتی کوردستان کە بۆ خۆتان ئاگاتان لێ تا ئێستا شەر ژێر دەستەیە و زمانی کوردیوانە خەڵەیە لە گەڕانەوەماندا و لە دەورانی دەسەڵاتماندا و کە هێمن دابرا لە حیزبی دێموکرات کە حیزبی دێموکراتیش غەدرێکی زۆر گەورەیان لێکرد بە عەقیدەی من ئەوانە هێمن توانی لە ورمێ خۆ بگرێتەوە ناوەندێک بە ناوی سروە پێکەوە بنێ کە بە تەسیقی هەموو ئەو کەسانی کە علاقیان بە زمانی کوردی و کوردی زانین هەیە چاوی خەڵکی کوردستانی ڕۆژهەڵاتی کوردستان بە سروە کرایەوە تاکاتێکی زۆریش گۆڤاری سروە هەبوو مامۆستا تام کۆتایانەش گۆڤاری سروە هەر بەردەوام بێ هەتا ئەحمەدی قازی کە دوای جێنشینیوی بوو کە لە تایفی قازی محەممەدی ئینسانێکی زۆر عالمە 2 ساڵە نەماوە هەتا ئەویش بەڕێوەبەری بوو تقریبان تامی مامۆستایانی دەدا دەمێکە دنا من ئابوو نەبووم ڕەتەب هەمویانم هەیە تقریبان ئەو ژمارانی دەرچوانە بەڕاستی گەورەترین خزمەتی کردێ من بە زبانەوە دەبێت بەڵێ مامۆستاگیان نمونەیەکی تری شاری هێمنە خەینە ڕوو دواترەگەڕێنەوە سەر قسەکان شێوەی جانەگەر هاوکار بێ فەرموو مامۆستا هێمن لە گلێنەی شاعردا دەڵێ ئەگەر خەرمانی عومرم ئێستەکانە پاکی بابی بە بە مەرگی تۆ موچڕکیشم بە دڵدا هەنایە بابی بە هونەرگەر خۆی پەرێشانی نەبایە لە وڵاتەیدا بەشی من بۆ دەبوو چارە ڕەشی و خانە خەرابی بە لەکوێ حاڵی من و تۆ وا دەبوو ئەی خۆپەرست ئێستا ئەگەر دنیا ئوسوڵ و قاعدە و نەزم و حسابی بە بەجامێ بادێ تێر نابم بەجامێ بادە تێر نابم مەگەر مەیلت هەیە ساقی گلێنەی خۆم دەنێرمە خزمەتت بۆم تێکە تابی بە وەبەر من نایەڵێ لێرەشمەی و ساقی جەنابی شێخ دەنا لەولا شەراب و حۆری با هەر بۆ جەنابی بە هەموو عەمری ئەبەد تێیدا نییە خۆشی دەمێ مەستی هەموو عەمری ئەبەد تێیدا نییە خۆشی دەمێ مەستی خدر ئاوی حەیاتی بۆ چ بوو فێری شەرابی بە خۆشیەوە گیان سوپاس کاک حەمید من لە ڕاستەوخۆ سەر باسیەوەی کە ئەو شارە دڵداریانی مامۆستا هێمن ئەکرێ بڵێم ئەوانەشی دیسان لە ئاوارەی و لە دەربە دەریان نووسیوە ئەو شارە جوانانەی کە نێوبانگیان هەیە و دواتر لە نەو دیوانەکە ئاماژەی پێدێن ئەو ماوەی کە مامۆستای من بەیەکەوە بووین و بڵێن لە ئاوارەیدا بووین مامۆستای من 2 جار ئاوارە بۆ جارێک دوای
دوای کە کۆمار تێکچوو هەڵاتات لە گربداخەیە لە نزیک قەڵازێ ماوەی چەند مانجێک لەوێ گیرسایەوە بەڵام دوایە خزمەکانی هاتن هێنایەنەوە و کە کوتیان گوایە بە شاشی هەڵکتەوە شتانەکە بڕێکی ئیتیهام بوو پاشان مامۆستایان لە ساڵی 64 و 65 دووبارە ئاوارەوە بۆ ئەو جارەی ئیدامەی زۆر بوو بە 15 ساڵ ئەو دەورانی هەم بەیەکەوە بووین تاقەیە کوڕیشی هەیە مامۆستای من لەنا ئەولادی دیکەی نەبووە سلاح کە بەداخەوە شەر نەماوە مامۆستای من بەڕاستی هەتا عمری دەتوانم بڵم نزیک 30 ساڵی زاری لە مەشروب نەدا بوو بەڵام پێش ئاوارە بوون دەگەڵ ڕەفیقێکی خۆی کە زۆر حەزی لەوەی بوو کە بێ و بۆ نێو ئێمە و ئێرە دەگەڵ و ڕەفیقی توش بوو لە ئاوارەیشدا بەهۆی ئەو دووری لە خێزانی و ئەو تاقە کوڕی وای لە هاتووی دیدەبوو ئەغڵب شەو ئەو مەجلیسە هێبا بۆ نمونەیەک دەگەڕمەوە بەرنامەکە خۆش پێ هەر ئاو و حەسرەتی ئەو کوڕی بوو ئاخری بە منی کوکتی چۆن دەکەی من بتوانم سلاحی بێ من ماڵم لە قەڵازێ بوو دەم بۆ جێبەجێ دەکەم وابوو لە ڕێگای برایش خۆم و چەند قاساقچێکەوە ئەمە نەرمان ئامۆزایش و سەلاحەتن بۆ خەڵازێ بۆ ماڵی من مامۆسایە من هات بووە چەند ڕۆژێک لەگەڵ چەند کەسێک دۆست خۆمانەوەنە بێکەوە بووین پاشان کە من مامۆسایە منم دەبوو بەڕێکەمە بۆ سەنگەسەر برادری مەلەوێ بەڕێکەنەوە بۆ منتەقەی قەسرێ و ئەو وەرزەیە ئەوانە ئەمیش هێندێک زەڕینگەر لە میدانەکەی قەڵازێ برادری من بوون حەسەن جۆکن هەیە سا لە هەولێرەیە زۆرم خۆش دەویست کوم کاکەسنەوە مام حەسەنی وەرزەیە با لێرە بێتا سیارەی بۆ پێدا دەکەم توی بەسەرچاو ئەمن ڕۆیشتمە دەرێ هەتا سیارم پێدا کە گاتمەوە مامۆسایە من خۆشتیان بۆ داناوە چیان بۆ داناوە دەورایان گوتۆ بە حاڵ مامۆسایە من لوتی دیار بوو زانیم خۆی معریف کردووە ئەگە مۆڕەیەکم لێ کرد مامۆسایە من یادی بەخێر بێ کوتی ڕەسوو گیان ئەو کوڕە گەنجە جوانانە جا 4-5 کوڕی هەبوون هەموو زێرەنگەر ئەمن چۆن پیان نەڵێم ئەگە بشکوژرم پێم کوتم کە ئەو برادران بگژم داتن کاک مەلا ڕزکواوە دو ساعتیەوە تۆ ئەو زێڕەت بۆ لە مەشاردوتەوەوانە بەرحاڵ ئەو بیرەوەرێمان هەیە دێ مامۆسای من فراند و ئەو بوو ئەو دەورانی مامۆسای من ناڕەحەتی زۆر بوو بەدیتنی ئەو کوڕی بەڕاستی گەشایەوە بۆ ماوەیەکی زۆرەوانە ئەکسەری ئەو شارانەی کە وەک دەردی دڵ وەک جوانی جوان پەرستی ئەوانەی هەمووی مەسەلەن تاوێتی باسی ئێوارەی پاییزمان کرد باسی ناڵی جوداییمان کرد ناڵی جودایی پێنجێ بووە ناڵی جودایی وەختێکەکە لە 7 بۆ 74 کە شەڕ دەستی پێکردەوە ئێمە ئەو پەڕی ئازاد بووین هەم لە کوردستان هەم لە عێراق علااقاتمان دەگەڵیان هەبوو وەختێک کە شەڕ دەست پێکردەوە تەقسیمی کار کرا من و مەلا عەبدوڵای حەسەنزادە کەوتینە نێو شۆڕش و دەگەڵ کۆمەڵک برادر و پێشمەرگە و کادر مامۆسایە من و پەک کەوتەکان و جەماعەتێکمان لە بەغدامانەوە مامۆسایە من ئەو کاتێک کە ئێمەی لێ هەڵبڕاوین کە بۆ منیشی ناردۆ لە دیوانەکەشمدا هەیە چەند کۆپلەیەکی ئەو ناڵی جودایی لەو بەغدای کە ماوەتەوە ئەو هەموو خۆشەویستانەی جێی کەس و کار و کوڕ و ئەولادی گرتوتەوە مامۆسای من ئەو شارەی لەو کاتێدادا کەواتە ناڵی جودایەکی بۆ ئێوە بووە بەڵێ بەس کەواتە شعرەکانی هێمن ینی بەشێکی زۆر زۆری شعرەکانی هێمن بە تایبەتی ئەو دوو شاکاری بەڕێزناوێنە ناڵی جودایی و ئێواری پاییز دوو شعرن باز لە دوو حاڵەت بڵێ نامۆیی و نامۆبوونیش یعنی واتە ئەگەر بە عەرەبیەکەی بڵێنی غەریبی و اغترابیش لە هەردوو ئەو شعرا هەیە بێزگەوە لە گەلێک شعری تریشە ڕەنگیاوەتەوە ئەو نامۆبوونەوە ئەتوانم بڵێن ئەوە لە شاکارە گەورەکانێتی ئەوەی حەز ئەەکەم وەکو پرسیار بیکەم ئەم طبعاً ئێمە کە شعرەکانی خوێنینەوە ژیانی هێمن خودی خۆی ئەبینین لە ناو شعرەکە بە تایبەتی لە هەندێک دێڕی ناڵی جوداییە کە ئەڵێ کوردەواری ئەی وڵاتە جوانەکەم ڕۆڵەکەم خێزانەکەم باوانەکەم ئەی ئەوانەی قەت لە بیرم ناسنەوە ئێستا بمبینن ئەرێ ئەم ناسنەوە ینی بەڕاستی ئەمە ئەرزێکی تەواوی ڕاستەقینەی ژیانی خۆیەتی من حەز ئەەکەم بەڕێزە ئایا ئەو هەستە بە غوربەت لە ناو ژیانی بێزگەلەوەی کە لە ئەدەبیاتی ڕەنگیاوەتە لە ناو خودی ژیانی خۆیان چۆن بووە ڕەنگانەوەی غوربەتە لە نێو ژیانی خۆیدا مامۆستاهێ من ئینسانێکی ئەوەندە بە ئەدەب بوو ئەمن نێو منابوو پۆپولاسا ئەو ماوەیە کە بەیەکەوە بووین حتا قەت نەیزانی دیناری عێراقیە تمنی ئێرانیە دۆلار ئەسن چییە هەر نەی دەناسینە گەدا باتێن مەگە بە خوێندنەوە دەنا لێشی نەدەکەێنێ علاقی بەو شتان هەبوو هێندە ئینسانێکی خۆشەویست و سادق و پاک بووانە بوو ئەوە بوو کە لەو دەورانیدا ئەو شارانی کەواتی کەڵکردوون بەشێکی ناڵی جودایی بەشێکی وارەی پاییز هەمووی لەو دەورانیدا بوو کە ئێمە بە دەورەیەوە بووین
جارجار زۆر خۆشحاڵ بوو کە یەکترمان دەگرێتەوە کۆرمان دادەنا و مەزیسمان ڕێک دەخست لە ڕۆمادی لە ماڵە من لە بەغدا لە لای ماڵکمان هەنێ هەبوو بە نێوی کومیتێ مەرکەزی جارجار هەژار داوای دەکرد بۆ منتەقەی قەسرە و حاجۆمەران و ئەو ناوەی ئێمە بە وەسیلەی خۆمان دەمان نارد جا لێرەدا پێویستە نوکتەیەکیش جارجار بکوترێ باشە یەکێک لەو جارانە برادێکی مە بە نێوی مەلا ڕەحمان کە ڕانندەی حیزب بوو کادری حیزبی بوو دەهێنا هەولێرە ئەو پێی باش نەبوو بۆ سەرەوە بڕوە لەوێ سواری تاکسی دەکرد ڕەمەزان دەبێ سواری تاکسی دەکا و پارەکەی بۆ دەدا و ئەویش شارەزا دەبێ ماڵە هەژار لە گەڵاڵێ بوو فەرانس و حەریش کە قای مەقامی یادی بەخێر بێویش کە دەگەڵ خۆم 6 پێشمەرگە بۆ فەرانس و حەرێری ئەویش لە پنا ماڵە هەژاری بوو مامۆسای منی فەقیش تەحملی نەبوو سیغارە وشت نەکێشە ڕەمەزانە و سێ چوار نەفەری دەگەڵن و سیغارەکەی دادەگیرێنە کە دادەگیرێنە ئەو نەفەرەکان دەست دەکەن بۆڵە بۆڵێ ئەو پێشەوەی بگەنە گەڵی عەلی بە مامۆسایمیشی ساری نامێنە دەڵەکا کە بوو پێتان وایە من چێم خۆ من مسلمانیم بە قوربانم ئەوش دەڵم بۆ مامە دەڵم بابی فەرانس و حەریری هەروە دەڵێ و هێندە پێناسێ دەگەنە گەڵی عەلی بەجی ئیدی هەردا دەبەزن هەر نەفەرە و یەک شیرناتی بۆ دێنێ یەک سای بۆ دێنێ یەک نازام چی بۆ دێنێ و خۆ بە قوربان دەکەنەوە وەختێک گەیشت بۆ کە نەژاری هەژار و فەرانسۆش جیران بوون فەرانسۆ زۆر لەگەڵمە تێکەڵ بۆ هێمنی و هەژاریشی زۆر خۆش دەویست کردی وڵا هەژار ئەوڕۆ بوومە بابی فەرانسوی چۆن بۆی جێرابوو ئیدی شەوش فەرانسۆ داوەتی کردبوون پێی دەڵە کاکەژار بابم لە مێژە نەماوە بەڵام دایکم ماوە بە حقت دەتکەمە بابی خۆم وەرە دەکەینە ڕاستەمەتێک بڵێ جا من لێرەدا بەرنامەکە نازانم چۆنە بەڵام ئیشارەتەم بە شێرێک کرد بۆ ئیبداع و بۆ هاتن و ئیلهامی شاعیر ئەمن شارێکی مامۆساهی منتان بۆ دەخوێنمەوە ئیساڵی 1961 کە شۆڕش تازە بەرپا بووە مامۆسای من لە شیلاناوەیە نە پێشمەرگەی دیوە نە نێو شۆڕشی دیوە ئیلهامە و بۆی هاتووە بە نێویش شێر و ڕێوی شێر فەرز دەکات بە کورد و پێشمەرگا ڕێوی فەرز دەکات بە عەرەب و دوژمنی کورد ئەو شێرەشە تا 40 ساڵی لە هیچ کۆ بڵاو نەبووە بەس دە سینگی مندا بوو بەڵام دەدووادا نازانم لە بیستم لە شوێنێکدا ئەوەی کردووە ئەگەرەوە بێ بڵێ بڕۆ ڕێوی بەسێتی چاو نەزێری پەلامارێ مەبە بۆلانی شێری ئەتۆ چێ و سڕی شۆستانی گەورە بڕۆوە خوارێ توچی گەرمەسێری ئەتۆ هەر قاتڵی پیر و مناڵی بە خەڵکی بێدیفاع و چەک دەوێری دەنا بێشک لە مەیدانی شمالە دەبێ وەک باڕەکە و هەرخۆت وە شێری بەری هێرشێکی لاوی کوردی ناکە هەزاران ئەفلەقی گەر هەڵبژێری دەنێری کوێلەکە بۆ ڕاوی پەڕکوور کە جوندی بۆ شەڕی کوردی دەنێری لە ترسی هەڵمەتی پێشمەرگەکانم لە بەغداش گەورەکانت ڕادەبێری گەلی کورد دەستیدا چەک هاتە مەیدان بەجارێ شۆڕەلا و شەنگەبێری فیدای لولەی تفەنگت بم کوڕی کورد کە دوژمن بەو تفەنگت نادوێری فسۆسێکی تەواوە دوژمنی تۆ ئەتۆ شێری ئەویش وەک شێری نێری دەست و چاوت خۆش بخێنیتەوە زۆر باشە کاک حەمیدیان ئەگەر وایە شارە پێکەوە خوێنینەوە شعری عشق و ئازادیەکەی مامۆستا من و بەشێکەمی بەرنامەکە کۆتایی پێدێنین خۆشەویستانم بە میوانداری مەلا ڕەسوولی پێشنەماز و دەست و پەنجەڕەنگینەکەی شێوە شەماڵ ئەم بەرنامەیە بەشی دووەمیشی بەردەوامە بێ بەڵام بۆ ئەمڕۆ بەم شێعرەی عشق و ئازادی مامۆستا من کۆتایی بە بەشی یەکەم دێنین ماڵەکانتان ئەوەتە ئەگەر چی شەو درەنگە ساقی وەم تێکە کەمێکی تر کەوا ئەم شەو سەری هەڵدا لە ناخمدا خەمێکی تر لە بادا هەم ژەمە تێرکەم منی تینووی جگەر سووتا و بەچی دیارە کە دەیبینم شەوێکی تر ژەمێکی تر ئەوەندە دەردەدار و بێپەرستارم کە پێم وایە لەسەر کێشی تەمەن هەڵناکرێ تازە شەمێکی تر گەلێکم ڕۆژگاری تاڵ و شیرین ڕابوارد ئاخۆ مەرگ مەودا دەدا دیسان ببینم سەردەمێکی تر
گەیشتمە سەر ترۆپکی ئارەزوو ڕۆژێ کەچی ڕوانیم لە پێشمدایە زەرد و ماڵ و سەخت و ئەستەمێکی تر هەتا چارشێو بەسەر تۆوە دەبینم نازەنینی کورد بەسەر بیلبیلەکەی چاوی مندا دەکشێ تەمێکی تر نەماخانی هەتا چیرۆکی عەشقی ئێمەدا ڕێژێ دەنا هێشتا لە کوردستان دەژین دزین و مەمێکی تر پەپولەی خۆشەویستی من لە شوێنێ ناگرێ ئارام دەنیشێ و باڵی دەبزێوێ لەسەر سینە و مەمێکی تر هەزار هێندە پەرێشان و سیاچارە بژیم هێشتا لە نێو دڵدا هەمە ئاواتی خاڵ و پەرچەمێکی تر هەتاکو و دواپشووی ڕێبواری ڕێگای عەشق و ئازادیم هەتاکو و دواپشوو ڕێبواری ڕێگای عەشق و ئازادیم ئەگەر بێژگەه لە ناکامیش نەبینم بەرهەمێکی تر کە فرمێسکم لەسەر ڕوخساری کیژی دڵشکاو بینی وتم یاخوا لەسەر سورگۆڵ نەبینم شەو نمێکی تر شەوێکی چاوەنوارت بووم نەهاتی گیانەکەم ویستت منی دڵناسکی شاعر بگێڕم ماتەمێکی تر خدر نیم بۆ تەمەن شێت بم بەکانی ژینێدا نووسێ ئەوەندەم ژین دەوێت تا دەم دەنێمە نێو دەمەیەکی تر بە تۆ چارەی چلۆن دەکرێت دەرونی پڕ لە ناسۆرم خەساری بۆ دەکەی دکتۆری زانا مەرهەمێکی تر بەهار و گوڵ کچوو مانگە شەو و شیعری تەڕ و بادە لەوەی زیاتر جەنابی شێخ گەرەکتە عالەمێکی تر